ماوەی 9 ساڵە بەهۆی قەیرانی دارایی و هەروەها شەڕی داعشەوە کە ڕوبەڕووی عێراق بە شێوەیەکی گشتی و هەروە هەرێمی کوردستان بووە پرۆژه یاسای بودجە ڕوانەی پەرلەمانی کوردستان نەکراوە دیارە ئەم بابەتە لە ئێستادا کێشەی زۆری بە دوای خۆدا هێناوە بەشێک پێیان وایە ئەو کێشانی کە لە ئێستادا ڕوبەڕووی دابشکردنی موچە و هەروەها دواکەوتن و خاودابشکردنی موچە و ئەو قەیرانی کە لەناو پارێزگای سلێمانیدا هەیە لە ئیدارە جیاوازەکان بە تایبەتی لە کەرتی تەندروستیدا هۆکارەکەی بۆ دەگەڕێتەوە کە تا ئێستا ئەم پرۆژه یاسایە لە پەرلەمانی کوردستاندا جێبەجێ نەکراوە من لەسەر ئەم بابەتە میوانێک دەبێت هەروەها لەسەر کۆی ئەو داهاتی یاخود ئەو 200 میلیارد دیناری کە بەغدا دێنێرێ بۆ عێراق و هەروەها کۆی ئەو داهاتی کە لە ئێستادا لە بەردەستدا بۆ دابشکردنی موچە من میوانێکم دەبێت گفتوگوی زیاتری لەگەڵدا دەکەم میوانەکەیشم بەڕێز سەرکوازادە کە بەڕێزیان پەرلەمانتاری کوردستان لە فراکسیۆن یەکێتی و ڕاستەوخۆ لە ستۆدیۆ میوانمانە کاک سەرکۆ سپاس بۆ ئامادەبوونت بۆچی تا ئێستا پرۆژه یاسای تایبەت بە بودجە لە پەرلەمانی کوردستاندا ڕەوانە نەکراوە و گفتوگوی لەسەر نەکراوە سپاس بۆ جەنابەت و بۆ بینەرانی کەناڵی کورسات لە ڕاستیدا لە دوای ساڵی 2013 کە حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژە بودجەی ناردە پەرلەمانی کوردستان و پەسەند کرا دواتر بەوەی ئەوەی کە هاتنی شەڕی داعش و ئەو کێشە و گیرروگرفتانەی کە دروست بوو لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغداد و نەبوونی داهاتی پێویست حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2014 تاکو ئێستا پرۆژە بودجەی نەناردۆتە پەرلەمانی کوردستان و لە پەرلەمانی کوردستانە ببێ بە یاسا گرنگی بودجە چییە؟ یعنی گرنگەکەی لەوە کە هەم ئەو داهاتە بەدەست و هاتووەکان و چۆنەتی گەڕانەوەی بۆ خەزێنەی حکوومەتی هەرێمی کوردستان و خەرجکردنی و چاودێریکردنەکەی شیەگرێتەوە بەڵام بەداخەوە لە 9 ساڵی ڕابردووە حکوومەتی هەرێمی کوردستان هیچ بودجەیەکی نەبووە و ئەمەش بۆتەوەی کە ڕۆڵی موسسەی چاودێریکردن لە ئەو داهاتانەی حکوومەتی هەرێمی کوردستان بەدەستێنێت زۆر لاواز بووە و ئێمە لە پەرلەمانی کوردستانە کە دامەزراوەی باڵای یاسادانان و سیاسی هەرێمی کوردستان و تاکە دامەزراوەی هەڵبژێراوی خەڵکی کوردستانە سێ ئەرکی ئەساسی ئەرکێکیان یاسادانانە ئەرکی دووەمیان پەیوەستە بە بودجە و ئەرکی سێمیشیان چاودێریکردنە ئێمە یاسادانانەکە تایدا پەرلەمان سەرکەوتوو بوو کە لە دەسەڵاتەکانی خۆیدایە بەڵام بودجە ئەو پرۆژە یاسای بودجەیە کە بنێرێتە پەرلەمانەوە پەرلەمانی کوردستان نەیکردو بە یاسا و بێت بە یاسای بودجەی ساڵی بۆ نمونە نەخێر تاکو ئێستا نەهاتووە ساڵی پار هەوڵێک هەبوو لەگەڵ ئەنجومەنی وەزیران چەندین کۆبوونیان کرد لە مانگی یەکی ساڵی 2021 بڕیاریاندا کە بودجە بنێرنە پەرلەمانی کوردستان و کاتە کێشە هەبوو وەفدی دانووسانکارە چوو بۆ بەغداد و وتیان ئێمە دوو جۆر ڕەشنووس ئاماداکەین ڕەشنووسێک بەوەی کە ئەو داهاتانەی کە هەرێمی کوردستان بەدەستی دێنێت و ڕەشنووسێک کە ئەگەر بودجەمان لە عێراقەوە بۆ بێت یان ئەو بڕەپارەی کە لە عێراقەوە بمان دێت بەڵام دوای چەندین کۆبوونەوە بڕیار بوو لە 22 بنێرێت بۆ پەرلەمان و لە تاکو 27 بنێرێت بۆ لیژنەی دارایی و دواتر لە پەرلەمانی کوردستانە کۆتایی مانگی 28 و 29 پەرلەمانی کوردستان ئەم پرۆژەیە بکە بە یاسا و بتوانرێت حکوومەت هەم خەرجەکانی خۆی هەم ئەو داهاتە بەدەسهاتوەکانی تێدا بەدی بکرێ بەڵام بەداخەوە حکوومەت نە ئەوەی کە لەگەڵ بەغدادا دواتر ڕێکەوتنی کرد و ماگانە 200 ملیاری بووە هات نە ئەوەی ئەو ڕەشنووسەی ناردنە ئەو ڕەشنووسەی خۆشی بەبێ پارەکەی بەغداد ناردبووە پرسیارەکە ئەمەیە بۆچی ئەم ڕەشنووسانە نانرێرێ بۆچی هەوڵە درێت بە ناشەفافی ئەم بابەتان لەناو هەرێمی کوردستانە خۆی کێشەکە لە چییە؟ ینی ئێمە داهات لە داهاتی هەرێمی کوردستانە کە ئەگەر بودجە هەبێت یاسای بودجە هەبێت حکوومەتی هەرێمی کوردستان بۆ نمونە دیاریە کات کە 14 ملیار داهاتێتی و خەرجەکانیشی ئەڵێت 15 ملیارە بۆ نمونەگەر کورتێنانی هەبێ ملیارێک یان تریلیۆنێک با بڵێن بە دینار حسابیکەی بە تریلیۆن بە دۆلاری حسابکەی بە ملیار بەڵام لە بروی ئێمە بە دینار مامەڵاکەین زۆرترینەوەی کە بودجەی کە خەمڵاندبوویان نزیکەی 15 تریلیۆن دیناریانەوە بۆ موچە و بۆ
خەرجیەکانی وەزارەتەکان و بۆ پرۆژە خزمەتگوزاریەکان و بۆ پرۆژە وەبەرهێنانەکانەوەی کە پەیوەستە بە وەبەرهێنان لە کەرتە جیاوازەکانی سێکتەرەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە و یەکی کە لە ئەساسێتی و باشەکەی بودجە ئەوەیە کە بۆ نمونە حکوومەت دەڵێت ئێمە لە داهاتی نەوت ئەم مانگە پێشبینیەکەین بۆ ساڵی 2022 12 تریلیۆن دینار داهاتمان هەبێت و دواتر بەپێی ماگانە ئەم کە فرۆشی نەوتەکەکە پەرلەمانی کوردستان و وەزارەتی دارایی چاودێری لەسەر ئەو بڕەپاراکەن کە بەدەست هات و دواتر حساباتی بووەکەن یعنی ڕوونیە کە خاتە سەر شەفافێت و پەرلەمانی کوردستان دەتوانێت چاودێری بکە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان چەندێکی بەدەساتەوە ئێستا ئێمە هاوڵاتیانی کوردستان گومانیان لەو پارە هەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان بەدەستێنێت و بۆ موچە دابەشێکە و بەوەی کە بەشێکی زۆری لە شوێنی خۆی دایەتی ئەگەر ئێمە سەیری داهاتی نەوت بکەین مانگێک ئەمە لە وەزیری سامانە سروشتەکان باسیەوەی کرد کە داهاتی نەوت لە سەدا 42 بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەڕێتەوە لە سەدا 58 بۆ پرۆژەی بۆ خزمەتگوزاریەکانی کەرتی نەوت و سێرڤیزی سکویریتی و هی کۆمپانیاکان و بەشێکیشی لە سا پێنجیشی بۆ نمونە ئەچێت بۆ کرێی نەوت و بۆ قەرزی کۆمپانیەکان و لە سەدا 42 مێنێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و پارە دێتە وەزارەتی دارایی و وەزیری داراییش باسیەوەی کردو ئێمە بەرپرسین لەو 350 میلیۆن دۆلاری کە دێتە وەزارەتی دارایی باسی ئەوە ناکات کە چۆن خەرج کراوە و چەندێک درراوە بە کۆمپانیەکان چەند درراوە بە بۆری نەوت و چەندێک درراوە بە دەڵاڵی نەوت ئەمانە هەمووی ناڕوونی دواتر بەڕێ سەرۆکی حکوومەت دێتە کۆنگرێکی ڕۆژنامەوانیەکە باسیەوەکە کە لە سا 42کە بۆ بە 43 ینی دۆ لە 100 میلیۆن دلار میلیۆنێک دلار لە 1 تریلیۆن 1 میلیارد دلار 100 میلیۆن دلار دیار نامێنێ ئەمە ڕێژێکی زۆرە ئەگەر ئێمە باسیەوە بکەین دواتر گۆڕانکاری دێتەوەڵێن یعنی بەپێی ئەو حساباتانێ ئەو داتانشی کە لەسەر نەوت دێتە ڕوونە بێتەوە بۆ هاوڵاتیان یا بۆ پەرلەمانی کوردستان تاکو ێسای من کە بڕاردەری لیژنەی سامانە سروشتەکان و ئەندامی لیژنەی داراییشم لە هەمان کاتە ینی پەیوەستم بە هەم پرۆسەی نەوتی و فرۆشتنی و ئەو پارشی کاگەڕێتەوە تاکو ێستا پەرلەمانی کوردستان ئاگاداری تەواوەتی هیچ زانیاریەک نییە تەنها ئەو زانیاریانەی کە لە کۆمپانیای دیلۆیت بۆ بەدواداچوون و کە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ گرێبەستی کردو بەڵام ئەم کۆمپانیا ئامادە نییە لەگەڵ پەرلەمانی کوردستانە مامەڵە بکات تەنها توانی لە ڕێگەی حکوومەتەوە بێ ینی پێویست ڕێگە نادار لایەنی سێم بێت چاودێری ئەو راپۆرتانەی دیلۆیت بکە یان ئەو پارانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە فرۆشتنی نەوتار بەدەستی کەوتووە ئەمە نقطەیەکێتی خاڵێکمان هەیە کە ئێمە چەند سەرچاوێکمان هەیە ئەوەی کە باسمان کرد سەرچاوی سەرەکی هی نەوتە سەرچاوەیەکی دۆمان هەیە سەرچاوی داهاتی ناوخۆیە پێڵێن نانەوتی یان ئەوەی کە لە گومرگەکانەوە لە باج ڕسومات ئەوەی کە وەزارەتی خزمەتگوزاریەکان ئەمانە هەمووی بە مرورەوە بە وەزارەتی ناوخۆ بە تاپۆ بە کۆکردنەوەی ئەو کۆمپانیانی کە لە بۆ شارەوانی کارەکەن یان ئەو زەویانەی کە وەزارەتی شارەوانی دەیفرۆشن لە قەزا و ناحیەکانە و ئەو کۆمپانیا باشدەرانی کە باجەدەن ئەمانە هەمووی و لەگەڵ سێکتەری سێمی کە داهاتی سەرچاوی داهاتی هەرێمی کوردستانە بریتێ لەو پارەی کە لە بەغدادەوە دێت ئێمە ماوەکانی پێشووتر بۆ من لە ساڵانی ڕابردووە 500 میلیارد هاتو دواتر بۆ بە 460 دواتر بۆ بە 350 میلیارد ئێستا ماگانە ئێمە لە دوای ئەو ڕێکەوتنی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغداد 200 میلیارد ماگانە دینار دێتە سەر خەزێنەی وەزارەتی داراییوە ئەمە سێکتەری سێم سێکتەرێکی کەشمان هەیە کە پەیوەستە بە هاوکاری هاوپەیمانان ئێمە 18 میلیۆن دلار هاوکاری هاوپەیمانانمانەیە کە کاتە نزیکی 26 بۆ 27 میلیارد دینار ئەمانە موچەی لیوا هاوبەشەکانی وەزارەتی پێشمەرگە دابینەکەن یعنی ئێمە ئەمانە بە سەنها ڕقەمە بەڵام هیچ بەڵگەیەک مستەمسەکێک نییە کە ئێمە بتوانین
ئەو ژمارەی وەزارەتی سامانە سروشتیەکان دایناوە ڕاستە دروستە گەندەڵی چەندێک تیاکراوە ناشەفافی چەندێک تێدایە ئەمە ئەگەر پرۆژه یاسای بودجە هەبێ یاسای بودجە هەبێت ئێمە لەمە کێشەمان کەمترێت بێ و پەرلەمان دەتوانێت هەر لیژنەیەکی لەگەڵ لەسەر یەکێک لەو سێکتەرانەی کە خۆی هێتی وەزار بۆ نمونە لیژنەی تەندروستی توانێت لەسەر ئەو بودجەی کە بۆ وەزارەتی تەندروستی دانراوە چاودێری بکە و لیژنەی دارایی لەسەر وەزارەتی دارایی ئەمانە بە هەموو سێکتەرەکانی حکوومەتەوە و لیژنەیەوە بەرهێنان لەسەر پرۆژانی کە پێوەسە بە ئەو سەرمایی کە بۆ بەرهێنان دیاریکراوە ئەمانە هەمووی ئەکەوێتە ژێر چاودێریکردنەوە کە نوێنرانی خەڵکی کوردستان دەتوان چاودێری باشە کاک سەرکۆ بۆچی حکوومەتی هێرم ناتوانێت ئەم پرۆژە یاسایە سەرۆکی حکوومەت کابێ لەسەرتا لێەوە هەروە ڕەشنووسەکەی لەلایەن وەزارەتەوە بۆ بنووسێتەوە ئاڕاستی پەرلەمان کرێت بۆچێم هەنگاوانە جێبەجێ ناکرێت کە بەشێک زۆر باز لەوە کرێت کە ڕەنگە ئەم قەیرانی کە لە کەرتی تەندروستی سلێمانیدا دروست بۆ لە هەڵەبجەیە دروست بۆ کارێکی بۆ بکە فەراغێکەیە لە پرۆژە یاساکەیە تا ئێستا ڕەوانی پەرلەمان نەکراوە خۆی دوو بەشە دوو ڕەهەندی دارایی هەیە و ڕەهەندێکی سیاسیشیە ڕەهەندە دارایەکەی ئەوەیە کە ئەوەی کە باسمان کرد نایانەوێت ئەو پارەی کە بەدەست هاتووە شەفافێت هەبێت لەو داهاتانەی کە بەدەست هاتووە و بەش بڕگەی دووەمی لایەنە تەکنیک دارایەکەی ئەوەیە کە دەسەڵاتەکانی سەرۆکی حکوومەت و وەزیری دارایی کە لە بودجە دیاری کراوە و سەرۆکی حکوومەت هەوڵیدا بوو کە زۆربەی دەسەڵاتە دارایەکان لە بودجە بۆ سەرۆکی حکوومەت گەڕێتەوە بەڵام ئەمە دیارە وەزیری دارایی وەزارەتی دارایی ئەمان بە کێشە زانی چونکە بەپی قانون مامەڵاکرێن نەک بەپی میزاجی شخصی لایەنێکی سیاسیەکەی کە بەشی دووەمێتی بریتە لەوەی کە سەرۆکی حکوومەت کە سەرۆکی کابینەی ئەم حکوومەتەیە و ئەگەر چۆنەڵێ بڕیار بەدەستی ئەم کابینی حکوومەتی هەرێمی کوردستانی ئەوەیە کە ئەوێت ئەگەر هەر پارەیەک بۆ نمونە بۆ خەستەخانە بۆ جادە بۆ خزمەتگوزاری بۆ هەر شتێک کە تەرخانەکرێت و حەقە ئەمە خۆی بێت لە یاسای بودجە دیاری بکرێت ئەمە نابێتە مینی شخصی ینی ئینجازی شخصی بێتەوە موسساتە و دامەزراوەیە کە پێویستەکە ئەم دامەزراوانە بەو ڕێکارە یاسایانی کە خۆیان لە بەردەسایەتی و ڕێگە پێدراوە کاری لەسەر بکە بەڵام سەرۆکی حکوومەت دەوێت ئەم بڕیارانەی یا ئەم تەرخانکردنیانی پارە و بیکە بە دەستکەوتێکی شخصی ئەو کە بینین بۆ نمونە پارە بۆ هەڵەبجەیان بۆ ڕانیە یان بۆ کەلار بۆ هەر شتێک کە خۆی لە داهاتی ناوخۆی سلێمانیشە خەرجەکرێت دەڵێن لەسەر ڕاستپاردەی بەڕێز سەرۆکی حکوومەت ئەمە زیاتر بۆ بەهێزکردنە یان بۆ پیشاندانی ئەوەیە کە تەنها سەرۆکی حکوومەت دەتوانێت پارە سەر بکە و ئەو ئەتوانێت مامەڵە بکە بۆ بودجەی کە ئەو پارەی کە بەدەست هاتوو ئەمە خەلەلێکی گەورەیە و ئەمە مانگەڕێنێتەوە بۆی کە حکوومەت هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان بە کۆی سیستەمەکەیەوە دوورەکەوێتەوە لە بەدامەزراوەییکردن و ڕۆڵ نەدانە بە مؤسسەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و ڕۆڵدانە بە تەنها کەسێک لە بەرگێکی ئیداریە. باشە کاک سەرکۆ ئەم ساڵ بەڕێ ئەەکەین بەبێ پرۆژە یاسایی تایبەتی بە بودجە؟ وەڵام من بە یەک وشە بەڵێ ئەوەی نیەتی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەم کابینە ئەوە نییە کە بودجەی ساڵی 2022 هەبێت چۆن لە پێویستیشەیە؟ بەڵێ هەر شتەکان دیارە بۆ نمونە تۆ ئەو پارەی کە بەدەستی دێنیت و ئەو پارەی کە خەرجیەکەیت ئەخیتە ناو پرۆژەی یاساکەوە و دێتە پەرلەمانیش بەپی پەیڕە و دەسەڵاتی ئەوەی نییە کە دینارێک زیاد بکە بۆ بودجە تەنها ئەتوانێت لە دەواازەیەکەوە بۆ دەواازەیە کە بگوازێتەوە یان بەشێک مادەیە کە خەرجی پارەکەیەتی هەڵبۆشێنێتەوە کە بە پێویستی نەزانێت یعنی ناتوانێت ئەو ڕەشنووسەی بودجەیە هەڵبۆشێنێتەوە یان ڕەفزی بکە ئەتوانێت گۆڕانکاری لە ناویا بکە یان گۆڕانکاری لە دەواازەیەکە لە مادەیەکەوە بۆ مادەیەکی کە و گواستنەوەی بۆ بکە بۆیە دەسەڵاتەکە لای حکوومەتی هەرێمی کوردستانە و وەزارەتی دارایی و سەرۆکی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی پلاندانان کە ئەم پارانە ئەو ڕەشنووسە ئامادەکەن ساڵی پار هەموو وەزارەتەکان ئامادەیان کرد تەنها وەزارەتی سامانە سروشتیەکان ئامادە نەبوون
داهاتی بەدەست هاتوو و ڕقەمەکان بەنە گرنگترین وەزارەتی بەڵێ لە 1970 بۆ 85 داهاتی هەرێمی کوردستان لە نەوتەوەیە یعنی ئەگوایە ئەوان ڕوکنی ئەساسین چ بۆ نمونە ئێستا ئێمە حکوومەتی عێراق لە مانگانە بۆ نمونە خەرجەکانی خۆی بۆ نموناڵێت ئەوەندەمان بەڕێسان لە راپۆرتەکەتانە باشتان کرد کە مانگێک ئەوەندە ملیار دینارمان بەدەستێناوە ملیار دۆلار ئەوەندە تریلیۆن دینار هەمووی بەداتا بڵاوکاتەوە پێش ئەوەی ئەبێ بیدەی بە وەزارەتی دارایی بڵێ ئێمە ئەومان هاتووە تەنها فرۆشتنی لەسەر وەزارەتی سامانە سروشتەکانە نەک ئەوەی کە لەناو حکوومەتێکە دوو حکوومەتە بێ وەزارەتی سامانە سروشتەکان خۆی پارە تەرخانکە بڕێک پارە بدات بە وەزارەتی دارایی نەخێر ئەمە دەسەڵاتی وەزارەتی داراییە کە کۆی ئەو پارەی کە بەدەستێنێ لە نەوتا بێتە وەزارەتی دارایی و وەزارەتی داراییوە دواتر ئایا بە پێی یاسای بودجەوە بەیانی ختامی ئەوانە هەمووی ڕێکاری قانونی و یاسایین و موئەسەسین کای لەسەر پێ بەڵام بەداخەوە بە پێی ئەو نیەتی کە ئێمە ئەیبینین لە حکوومەت هەرێمی کوردستانە بە هیچ شێوەیەک بۆ ئەم ساڵیش بودجە نایەت کە ئەمە عیبەیەکی زۆر گەورەی حکومڕانی هەرێمی کوردستانە بۆ حکوومەت هەرێمی کوردستان بۆ ئەم کابینەوە بۆ تاریخی حکومڕانی کوردی ئەوەیە کە حکوومەت هەرێمی کوردستان ناتوانێت بودجێ بێت کە عێراق تاکو ئێستا حکوومەتەکەی پێک نێناوە و ڕئیس وزەرای دیاری نەکردو سەرۆکۆماری دیاری نەکردو بەڵام ئێستا ئامادەکاریەکەن بۆ بودجەی ساڵی نوێ باشە کاک سەرکۆ دواتر باس لە داهاتیان مانگاکەم و هەروەها باز لە دابشکردنی موچە و ئەو 200 میلیارد دینارەی کە بەغدا دەینێرێت بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و دابشکردنی موچەیە بەڵام بەر لەوە سەبارەت بەوەی کە پەرلەمانی کوردستان هەنگاوی داهاتووی چی ئەبێت بۆ ئەوەی کە ئەم کێشەیەوە تێنەپەڕێت و بەشێکیش پێیان وایە کە ئەم پرۆژە یاسایە بۆیە ڕەوانی پەرلەمانی کوردستان ناکرێت لە پشتیەوە سزادانی سنووری سلێمانی و گەرمیان و هەڵەبجەیە ئەو سزادانی کە لە کردی تەندروستی و خزمەتگوزاریەکانی شاری سلێمانی و دەوروبەریدا هەیە ئێمە فراکسیۆنی یەکێتی لە هەر وەرزێکی گرێدان کە دەست پێکاتەوە خولی بەهارە بێت پاییزە بێت ئەولەوێتی کارکردمانەوە بۆ سەرۆکی فراکسیۆن بەرنامەی کاری فراکسیۆنەکە داوامان کردووە کە بودجە پێویستە کات بە زووترین کات بێتە پەرلەمانەوە ئەمە خاڵێک ئێمە بەجیا بە پەرلەمانتارەکانمان لەگەڵ پەرلەمانتارە ئۆپۆزیسیۆنەکانیش هەر یاداشتێکیان هەبێت هەر نووسراوێکیان هەبێت پێویستیان بە ئیمزایمە بۆ ئێمە نزیکەی 8 جار واژومان لەگەڵ ئۆپۆزیسیۆنا کردو بۆ ئەوەی کە پرۆژە یاسایی بودجە بێتە پەرلەمانەوە و دواتر خۆشمان 5 جار بەڕەسمی فراکسیۆن داوامان کردووە کە پێویستە کات بودجە بێت ڕەشنووسی یاسای بودجە بێتە پەرلەمانی کوردستان و بەڵام ئەمە بەشێکی بۆ ئەوەیە کە پەرلەمانی کوردستان هەڵمەسێت بە ڕۆڵی چاودێریکردنی خۆی و ئەو سێپایی کە پەرلەمانی کوردستان لەسەری ئەساس دروست بووە دوو پایە ڕوخێنن پایەکی مێنێتەوە و بۆ ئەوەی ناشەفافێت هەبێت لە خەرجیە لە داهاتە لە گەندەڵی زیاترە بێت ئەگەر یاسای بودجە نەبێت ئەمە بەشێکێتی و بەشێکەوەیە کە بە میزاجی شخصی ئەو داهاتە بەدەست هاتوانێت لە نەبوونی بودجە سەرفەکرێت بۆ ناوچەکان و ئەوەی کە پێڵەن جیاوازی یان ناعەدالەتی جوگرافیا کە ئێستا بەدیەکرێت لە ناوچەکانی هەرێمی کوردستانە بەداخەوە کە ئێمە هەرێمێکی یەکگرتووی نەبووایە حکوومەتەکەمان حکوومەتێکی یەکگرتوو بێ و بیرکردنەوەیکی یەکگرتووی هەبێ و فەرمانڕەوایەکەیشی یەکگرتوو بێ و دابینکردنی خزمە گوزارەکانیشی یەکگرتوو بێت بۆ هەموو هاوڵاتیانی کوردستان بەڵام دەیبینین ئێستا ئەو کێشانەی کە لەم ناوچەیە هەیە و خەڵکی ئەگەر کێشەیەکی سیاسی تۆ هەتە لەگەڵ حیزبێکی سیاسیە پێویست ناکات تۆ بێت خەڵکی ناوچەیەک ژمارەی دانیشتوانەکەی کە نزیکە بێتەوە لە 2 ملیۆن و 400,000 کەسە سزای بیت بە نەناردنی پارەی پێویست بۆ موچە و بە نەناردنی پارە بۆ دەرمان بۆ خزمە گوزاریەکانی ناوشار بجگەلەوەی کە هەموو پرۆژە گەورەکانی ئەم ناوچانە وەسێنراوە و پارە لە هەولێرەوە لە مەرکەزیوە دابین ناکرێت بووە. باشە 200 میلیارد دینارەکە لە ئێستادا ڕەوانی هەرێمی کوردستان کراوە بە دابشکردنی موچە بۆی گرفت دروست نەبێ کومانکانی خۆی ئەگەر جەنابەت دەرفەتم بیتێت ئێمە باسی هەموو داهاتەکان باشە داهاتی ئەم مانگە ئەم مانگە باسیەکەین لە فرۆشی نەوتە لە
ئەوەی بەغداد و داهاتی ناوخۆی و هاوپەیمانان. ئێمە بۆ مانگی ئازار بۆ مانگی سێ فرۆشی نەوت لە هەرێمی کوردستان ڕۆژانە 421 بەرمیل نەوت 421,000 بەرمیل نەوت ڕۆژانە بۆ کە کاتە مانگانە 11 ملیۆن و 180,000 بەرمیل نەوت بووە و تێک ڕای نرخی بەرمیلێک نەوت $100.88 سنت بووە و کۆی گشتی داهات ملیارێک و 128 میلیۆن دلار بووە کە بە دینارەکاتە 1 تریلیۆن و 669 ملیارد دینار. خەرجی کۆمپانیاکان 472 میلیۆن دلار بووە بە دینارەکاتە 698 ملیار و 560 میلیۆن دینار و کرێی بۆری کە بۆ کۆمپانیای کار دابین کراوە ماگانە کە لە داهاتی ناوخۆیە بۆی دابین کراوە بریتی بووە لە 6 میلیۆن دلار و بە دینارەکاتە 88 ملیار و 800 میلیۆن دینار. قەرزی کۆمپانیاکان یان ئەوەی کە پێڵن دەڵاڵی نەوتیەوە ئەو کۆمپسێ کۆمپانیایی کە نەوتی هەرێمی کوردستان لە حکوومەت لە وەزارەتی سامانە سروشتیەکان نێوەنگیریان بۆکەن بۆ فرۆشتنی بەو کۆمپانیانەی تریا بەو کەشتیانەی کە دەیفرۆشن بریتە لە 45 میلیۆن دلار کە بە دینارەکاتە 67 میلیارد دینار. کۆی گشتی خەرجی نەوت دەکاتە 577 میلیۆن دلار بە دینارەکاتە 853 ملیار و 960 میلیۆن دینار. کۆی گشتی پارەی ماوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان 551 میلیۆن دلارە بە دینارەکاتە 815 ملیار و 480 میلیۆن دینار. ئەگەر ئەم دوانە کۆ بکەینەوە خەرجیەکەی کە دراوە بە کۆمپانیاکان و بە خزمەتگوزاری نەوتی و بۆری و ئەوانە نزیکەی ئێمە 1 تریلیۆن و 669 میلیارد دینار داهاتمان بووە. زیادی کردووە؟ بەڵێ زۆر زیادی کردووە. ئەمەی کە ئەمێنێتەوە 815 میلیارد دینار هاتوو بۆ وەزارەتی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ماوەتەوە 815 میلیارد دینار. ئەم داتایی کە من باسیەکەم داتای وەزارەتی سامانە سروشتیەکان و وەزارەتی داراییە، ینی بەرپرسن لەسەر ئەم داتانەی کە باسم کردووە. ئێمە بۆ دابینکردنی موچە پێویستمان بە 904 میلیارد دینارە، یعنی تەنها پێویستمان بە نزیکەی 90 میلیارد دینارە بۆ تەواوکردنی موچە ئەگەر بەس تەنها پارێنەوت بێ. چیتر وەرەگرین جگەر لەو 815 ئێمە نزیکەی 18 میلیۆن دلار وەرەگرین لە داهاتی لە هاوپەیمانان کاکاتە 26 میلیارد بۆ 27 میلیارد دینار بەبێ ئەمە کاتە 1 تریلیۆن و 41 میلیارد دینار جگە لەگەڵ چەندێکە لەگەڵ 200 میلیارەکەی بەغدادا کاتە ئەوەندە کە تا ئێستاش بەردەوامە بەڵە ماگانە و دوێنێ وەزیری دارایی عێراق باسی کرد کە ئێمە ماگانە 200 میلیارەکەی حکوومەتی هەرێمی کوردستان دابینەکەین و ماگانە بۆیانێنن و لە ڕابردووشان نێراوە. ئەمە کە باسمان کرد کە ئەم 1 تریلیۆنە لەگەڵ 350 میلیارد دیناریشمان هەیە داهاتی ناوخۆی. داهاتی ناوخۆی چیەگرێتەوە؟ داهاتی ناوخۆی ئێمە خۆدەزانی لە سەدا 5 هەموو بۆ نمونە خاڵە سنووریەکان، یعنی ئەگەر بۆ نمونەی دیارەکەڵین داهاتی ناوخۆ خاڵە سنووریەکانەگرێتەوە گومرگەکانەگرێتەوە بۆ نمونە ئێستا یەکێک لە هەرە گەورەترین خاڵی سنووری نێودەوڵەتی ئیبراهیم خەلیلە کە کاتە بە هەموو عێراقەوە هاوردەکردنی گواستنەوەی دارایی لە بینیانە، ینی ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی تورکیا بە هەرێمی کوردستانیشەوە نزیکەی 16 میلیارد دلار بۆ لە ساڵی ڕابردووە. ئەم ساڵ پێشبینیەکرێت بەرز بێتەوە، ئەگەر بەرز بێتەوە بۆ 20 میلیارد، ئەگەر بە داتایش حسابیکەن ئەگەر 12 میلیارد بێت پێویستەکات داهاتی ئیبراهیم خەلیل 100
ملوێن بێت چونکە لە هەموو عێراقا یەک خاڵی سنووریمان هەیە بەڵام ئەم خاڵە تورکیاوە سنووریانە ناشەفافن کاک سەرکۆتای بەشێکی زۆری ناشەفافە و ئەو پارەی کاگەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی جیاوازە ینی ئەو بڕێی کە دەگەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی پێویستیەکانی نیە ئێمە حسابیش بکە حسابی ئەو بکە کە هیچ دینارێک ناخورێت هیچ نابرێت وەسڵی دوو وەسڵی تێدا نییە خۆیان لەوێ پارەی بانقەکە هینی بانقی ناکەن ئەمانە هەمووی باسی ناکەین یعنی وا بزانە کە سیستەمەکە سیستەمێکی زۆر ڕۆشن و زۆر ڕوونە وا باسیەکەین کە سیستەمەکەی بەسراوە بە گومرگی بەڕێبەراتی گومرگی هەرێمی کوردستانەوە ئەمەش کە بینی کەوانەوە ئێمە ئەو کاتەکە لیژنەی دارایی سەردامانکرد نەبەسرا بوو ئیبراهیم خەلیل ئەمانشی باسکەی لەگەڵ چییە ئێمە حاجۆمەرانمان هەیە لەگەڵ ئێرانە لە سنووری بۆ نمونە هەولێر و دهۆکایە لە سمێلکا پەیوەستە بە سووریاوە ینی ئەو خاڵە سنووریانە هەمووی پەیوەستە بە وڵاتێکەوە ئەوەی کە هەیە لە سلێمانی پەروێزخان و باشماخە کە نێودەوڵەتین وە بەسراوە لەگەڵ ئێرانە لە حاجۆمرانیشمان هەیە لە منتیقەی باڵەکایەتیەوە کە پێوەست ئەچێتەوە ژێر پارێزگای هەولێرەوە لەگەڵەوە نزیکەی 12 خاڵی سنووری ئێران هەیە لە جنوب و وەسەتە بەو درێژەی کە هەیە ینی ئەمانە هەمووی لە چاو خاڵە سنووریەکەی کە بۆ نمونە هیچ سمێلکایە کە بۆ سووریایە و ئیبراهیم خەلیل لە زۆر جیاوازە بەمانەیشەوە بەوەی کە گەورە باشدەرەکانی هەرێمی کوردستان هەمووی لە مەرکەزە لە بڕێ هەولێر پایتەختە لەوێ کۆبوونەتەوە 350 ملیارمان هەیە لەم 350 ملیارە سلێمانی نزیکەی 150 ملیار دیناری هەبووە لە ماوەکانی ڕابردووە سلێمانی مانگی پێشوو بسە باسیەکەی نەگەر بینەسەری بۆ تەمیلی موچە داوان کردووە تەمیلی موچە لە داهاتی ناو خۆی بدرێت کە ئێمە بەپێی ئەم داتانی کە لە بەردەستمانە بۆ مانگی ئازار نزیکەی 280 ملیار دینار زیادمان هەیە بەبێ داهاتی ناو خۆی بەپێی داتا فەرمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیار بوو ئێمە ئەم پارەی کە لە داهاتی ناوخۆیە بەدەست دێت یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوەکانی ڕابردووە باسی لامەرکەزێتی ئیداری کرد بۆ ئەوەی ئەو کێشە و گیر و گرفتانەی کە لە ڕابردووە هەبووە لە ڕابردووە لە سلێمانی و ئەو مەرکەزی کە لە هەولێرا هەبووە کێشە و گیر و گرفتی بۆ خەڵکی پارێزگای هەڵەبجە پارێزگای سلێمانی ئیدارەی گەرمیان ئیدارەی ڕاپەڕین دروست کردووە داوامان کرد کە لە داهاتی ناوخۆی ئەم شارە بتوانرێت ئەم پرۆژانە بەگەر بخرێتەوە بتوانرێت پرۆژە گەورانەی کە بۆ نمونە لە هەولێر حەزەکەین ئێمە هەولێر بێتە یەکێک لە شارە جوانەکانی هەموو دنیا نەک لە کوردستانە یعنی ئەمە قسەکردن نییە لەوەی کە حەز نەکەین پرۆژەی باش هەبێت لە هەولێرە بەڵێ ئەمەوەکو یەکێتی نیشتیمانی کوردستان خۆمان بە خاوەنی هەموو خاکی کوردستان نەزانین بە هەولێریشەوە بۆیە کێشەکە لەوە لە هەولێر 120 و 150 پارەی بۆ تەرخانەکرێت لە پارەی نەوتەوە بەڵام و کۆمپانیاکان ئەو کۆمپانیان زەبەلاحانە خۆیان دێن لەگەڵ سەرۆکی حکوومەتە ڕێەکەون ئێمە داوامان کرد کە بۆ نمونە پرۆژەی استراتیژی ڕێگای بۆ نمونە سەدی سلێمانی هەیە پرۆژەی جادەی سلێمانی کەلارمان هەیە کە لە 2013ەوە دەست بەردی بناغی بۆ دابین کراوە تاکو ئێستا پارەی بۆ سەرف ناکرێت ئەمە داوامان کرد بۆی ئەم ڕێکارانە ئەم کێشانە ڕوبەڕووی خەڵکی سلێمانی نەبێتەوە ئەم ناوچێ نەبێتەوە دابەشکردنی چۆنە لە شۆڕکردنەوەی دەسەڵاتێت بەڵام ئەمە بە سیاسی کرا بەداخەوە ئێمە ئەوەی کە ئەمڕۆ لە سلێمانیایی بینیت کێشەی موچەیە باش لەسەر کێشەی موچەکان سەرکۆ زۆر باس لەواکرێ بۆچی کێشەی بانکەکان دابشکردنی موچە تەنها لە سنووری سلێمانیا هەیە ئەمە قسەی خەڵکە پرسیاری خەڵکە کە زۆر باسی لەکرێت بۆچی لە سنووری وەکو خۆ باسی لێەوە کرد بێگومان حەزەکەی هەموو شارەکانی
کوردستانی وەکو یەک و بە شەفافی و بە عەدالەت موچیان بەسەرا دابەش بکرێت و خزمەت گوزاریان بکرێت. بۆچی لە پارێزگای هەولێر و دووەکەم کێشانە نییە یاخود هەیە و باز ناکرێ یاخود ئەمەش وەکو هەر شتێکی کە کێشەکە بۆ بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە وەگەر وەکو پەرلەمانتاری کوردستانیش و هەم وەکو فراکسیۆنی یەکێتی ئەمە نوێنەراتی خەڵکی کوردستانەکەین ینی بەرژەوەندی خەڵکی کوردستان لە پێش بەرژەوەندی حیزبی و شخصیەوەیە و لە پاڵ ئەمەشدا ئێمە ئەمەی کایبینین لە سلێمانیە ئەم کێشە و گیر و گرفتیانە و بۆتە بارگرانیەک بۆ خەڵکی ئەم ناوچەیە و یان بڵێن ئەم زۆنە بەڕاستی جێی داخە بۆ ئەمە بە بڕای ئێمە زیاتر سیاسیە و سزادانە. بە نمونە ئێمە لە مانگی یەکی ساڵی 2021 خەزێنەی پارێزگای سلێمانی 309 ملیار دیناری تێدا بووە. باشە لە بانکەکانی هەولێر و دووەکە ئەمە نەبووە. دواتر ئەنجومەنی وەزیران بڕیارێکی خراپ دەرەکات بڕیارێکی سەخت دەرەکات ئەوەیە کە پێویستەکان لەو داهاتی ناوخۆیە تەمیلی موچە بکرێت. ئێمە جگە لە تەمیلی موچە پارێزگای سلێمانی لە داهاتی ناوخۆی چی خەرجەکات؟ بەس تەنها بووی بۆ بینەران و بۆ هاوڵاتیانی ئەم شارە و خەڵکی کوردستانی ڕوون بێتەوە لە مانگی یەکە داهاتی سلێمانی 75 ملیار دیناری بۆ موچە تەرخان کردووە لەگەڵ چەندێکە 18 ملیار دینار دەنێرێ بۆ دامەزراوە نیشتیمانیەکانی هەولێر ینی نزیکەی 18 ملیار دینار ماهانە لە بانقەکانی سلێمانیەوە دەڕوا بۆ بانقی منارە بۆ هەولێر بەڵێ بۆ هەولێر 7 ملیار دیناریش بۆ دەرماڵەی خوێندکاران و مامۆسایانی وانە بێش دەبری لێرە کێشە هەبوو لە خۆپیشاندان هەبوو بڕیار درا کە لە داهاتی ناوخۆ ئەو بڕە پشتیوانی کە بۆ خوێندکارانی بەشە ناوخۆیەکان و دەرماڵی خوێندکاران بە هەردوو ئەوانەی کە لە دەروی شار وانە لە ناو شارن و مامۆسایی وانە بێژ مانگی یەک 75 ملیار و 521 ملیۆن دینار لە داهاتی ناوخۆی سلێمانی بۆ تەمیلی موچە دابین کراوە. مانگی دو 75 ملیار و 680 ملیۆن دینار بۆ تەمیلی موچە بووە. مانگی سێ 78 ملیار و 260 ملیۆن دینار. تەمیلی ئەوەی کە باسم کرد یعنی تەمیلی سلێمانی بۆ بانکی منارە لە هەولێر بۆ دامەزراوە نیشتیمانیەکان بۆ هەر سێ مانگەکەی 1 و 2 3 بڕی 54 ملیار و 558 ملیۆن دینار بۆ واتە ماگانە نزیکەی 18 ملیار ڕۆیشتووە. جگە لەوەی کە ئێمە یعنی ئەگەر جەناب سەیری بکەی مانگانە خەرجی موچە و ئەو پارەی لەسەر داهاتی سلێمانی بۆ هەولێر دەنێرێ بۆ دابینکردنی موچە نزیکەی 100 ملیار دینار. ئەی بۆچی زۆر جار باز لەواکرێت کە سلێمانی داهات ناگەڕێنێتەوە بۆ هەولێر؟ ئەمە ئەگەر یەک خاڵی لەوەی کە ئێمە باسمان کردووە 1 دیناری ئەو 7 ملیارەی کە دابین کراوە بۆ دەرماڵەی خوێندکاران وانە بێژان ئەو 18 ملیارەی کە بۆ دامەزراوە نیشتیمانیەکان ڕۆیشتووە ئەو 75 ملیارەی کە بۆ داهاتی مانگان بۆ تەمیلی موچەی دابینەکرێ ئەگەر ئەمە خەلەلێکی تیا هەیە ناڕاستیەکی تایە هیوادارین بەڕێ سەرۆکی حکوومەت و ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی وەڵاممان باتەوە ئەو کاتە ئێمەش قسەمانە بێ. کێشەکە چییە؟ کێشەکە بە بڕای ئێمە کێشەکە سیاسیە. ئەو کاتی کە لە مانگیەکەوە ئێمە لە خەزێنەی سلێمانیا ئەو 309 ملیار دینارە بوو کێشە کەوتوتە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و ئێمە بێ بەڕوونی بە هاوڵاتیانی خۆمان ئەم نوقتەیە بڵێن کێشە هەیە. هەندێک کێشە هەیە لە سلێمانیا بە تایبەتی لە دوایەوەی کە یەکێتی بۆ نمونە هاتووەڵێت ئێمە پێویستمان بە لامەرکەزێتی ئیداریە. ئەمە خاڵێکی جەوهەری خلافە بینی پارتی و یەکێتی و کابینەی تیمی یەکێتی و تیمی پارتی لە حکوومەت هێرێمی کوردستان. یەکێکە لەوەیە کە ئێستا کێشەی هەڵبژاردنمان هەیە یەکێتی نیشتیمانی کوردستان و لەگەڵ لایەنە معارەزەکان پارتی بەتەنها داواکات کە بە یەک بازنەی بکە ئەمان داواکەن کە فرێ بازنەی بکە ئەمانەوێت تەسلیم بێت بەو ئیرادەی پارتی دیموکراتی کوردستان و یەکێکە لە کێشە گەورەکان ئەوەیە کە مۆزوعی بەغدادە ئەوەیە کە ئەمانیانەوێت دیسان لە بەغدادیش بۆ نمونە گەر ئێستا بە بڕای من یەکێتی بیکا بە یەک بازنەی و هەڵبژاردن بکرێت و کێشەی
مەوزوعی غاز نەبێت و کاندیدی پارتی دەنگ بن بە کاندیدی پارتی بۆ سەرۆ کۆمار ئەم کێشانە نامێنێتەوە یعنی معقول نییە تۆ لە 1 تریلیۆن و 390 میلیارد دینار چاوت کێشە بۆ ئەم خانمنشینی ئێرە دروستکەی بڵێ 7 میلیارە بە شەرتێک ئێمە لەو داهاتی ناوخۆیە کێشەی عینی بۆ دروست کردوین دەرمان لە وەزارەتی لە بەڕێوەبەرایەتی یاخ نەخۆشخانەکان ینی چاوخراوەتەوەی کە دەرمانی مناڵێکی یەک ڕۆژی شیرە خۆرە لە مناڵبوونە بەکاربێنرێ بۆ سیاسی هاتوون دابینکردنی دەرمانی نەخۆشخانەی هیوا ئەوانەی نەخۆشی شێرپەنجیان هەیە بەداخەوە بەکاربێنرێ بۆ ململانەیەکی سیاسی تۆ ململانی سیاسیەکەی پێویست ناکە هاوڵاتیانی خۆت سزابی یعنی ناکرێت تۆ دوو پارێزگا و دوو ئیدارەی سربەخۆ بکەیتە قوربانی بکەیتە عینادی سیاسی خۆت و بتەوێت لە حکومڕانیەکە سزایان بێت. باشە کاک سەرکۆ دوا پرسیار لەسەر کۆی و داهاتانی کە باسی کرد و پێشتریش خۆم لە هەواڵەکانە باسم لێەوە کردکە حکوومەتی عراق دەتوانێت تا ساڵی 2020 هەموو قەرزانی کە لەسەری بۆ کە بڕیار بۆ تاو کاتێ بێتەوە سەلم داهاتی کە ئێستا بەردەستیتی بۆی بەرزبوونەوەی نرخی نەوتەوە قەرزەکانی باتەوە حکوومەتی هەرێم توانێت ئەم قەرزانی باتەوە ئەمە یەک لەلایەک دوو پرسی دامەزراندن مامۆستایانی وانە بێش ئەمە پرسە سەرەکیەکانەکە بە بەردەوامی خۆپشاندانی بۆ کرد و ئەو هەواڵیشی کە هەیە لە هەولێر و لە دۆک دامەزراندن کراوە لە کەرتی تەندروستیە لە سلێمانی ئەمە بۆ ناکرێت حکوومەتی هەرێم ئەتوانێت لەمە دووە و بەم داهاتی کە لە بەردەستە بە شێوەیەکی فەرمی دامەزراندن دووبارە دەست بکاتەوە کێشە لەوایە کە ئێمە دایمەڵێن ئێمە دێن پێویستە کات نمونەی حکومڕانی لە هەرێمی کوردستانەوە بچێت بۆ بەغداد بەس بەداخەوە ئێستا پێچەوانە بۆتەوە حکوومەتی بەغداد دوای ئەوەی کە ئەو هەموو قەرزانەی کە لەسەر لە شەڕی داعشا بەسەریا هات لەو قەیرانی دارایی کە نەوت نزم بووە ئێمە لە 99.7 داهاتی هەناردەکردنی عێراق پەیوەسە بە نەوتەوە لە 0.3 داهاتەکانی تری بەدەستێنێ ئێمە لە دوای 2014ەوە کە ئابووری سربەخۆمان ڕاگەیان و نەوتمان هەناردە کرد 28 میلیارد دلار قەرزار بووین و لەگەڵ ئەوەیشدا پاشەکەوتی موچە لێبڕینی موچە و دواکەوتنی موچە داها ئەم حکوومەتە بەدەستێنا کە ئێمە نەوتمان فرۆشت لەگەڵ ئەمەشدا ئەگەر جەناب دەرفەتم بێ سپاس دەکەم کابینەی نوێ کە هاتە سەر حکوم باسیەوەی کرد کە ئێمە شەفافە بین چاکسازیەکەین لە بوارەکانی گشتیا بەڵام تەنها چاکسازی لە وەرەقەیەکی سپیان مایەوە چاکسازی نەکرا لە داهاتە لەو پارەی نەوتا کە هەیە دوای 28 میلیارەکە 5 میلیارد دلاری کە هاتە سەر قەرزی کە هاتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان کە ئێستا بۆتە 33 میلیارد دلار حکوومەتی عێراق هەموو پارەی کوێتی دایەوە هەرچی قەرزی دەوڵەتانە دایەوە ئەو پارێشی کە بۆ هەرێمیە نارد قەرزێکرد لە دەرەوە ئەوە ئێستا بانقی ناوەندیڵە سێ ئەوەندەی ئەو قەرزانەمان یەدەک هەیە ینی چارەسەری هەیە بەڵام ئەمان بەداخەوە لە 2014 240,000 خوێندکارمان هەیە کە زانکۆیان تاوا کردووە پەیمانگایان تاوا کردووە دانەمەزراون تەنها ئەوانەی کە بۆ نمونە چن بە حیزبیەکرێن لە وەزارەتەکانەوە گەر زۆر حیزبی بێت و لە لق و ناوچۆ بۆی بڕوات ئەمانە دامەزێن و ئەمەی کە بینین ئەو نەعەدالەتی کە بۆ گشتی ینی خۆ نەعەدالەتی کە لە دامەزراندنیان بۆ هاوڵاتیەکی ناپارتی لە دۆکا بە هەمان شێوەیە بۆ یەکێکە لە سۆرانە کەسێکە لە باڵەکایەتیە کە یەکێتیە یەکگرتووە کۆمەڵە بێلایەنە هەر بڕوای بە سیستەمەکە نییە نەچۆ بۆ دەنگدان ئەمانەیشت دەرفەتی دامەزراندنیان نییە ئەگەر تۆ ناتوانانی خەڵکدا بمەزرێنی فەرموو لە کەرتی تایبەتە هەل بڕەخسیانە ئەمانە هەمووی ئەو کێشە و گیرروگرفتانن ئەم حکوومەتە بەڕاستی بە کەڵکیەوە نەماوە حکومداری بکە بە بڕای ئێمە کاک سەرکۆ من زۆر سپاس دەکەم کە لە بەرنامەکانمان بووی مادوونەبی دووبارە سپاس بۆ بەڕێز سەرکۆ ئازاد کە بەڕێزیان پەرلەمانتاری کوردستان و لە فراکسیۆن یەکێتی و لە بەرنامەکەمان میانمان بوون خۆشەویستان سپاس بۆ ویش کە تا ئێستا بینەرمان بوون